دەمانوێت سەبارەت بە تەوەری داهێنان و هەروەها زانست و نوێکاری گفتوگۆی زیاتر بکەین. سێمیوانی زۆر بەڕێزمان لەگەڵ ئەبێت کە سەبارەت بەم بابەتە چکە پرۆگرامێک هەبووە لەو پرۆگرامەیە و جگەلەوە یەکێک لە ئەو میوانانی کە لەگەڵمان ئامادەیە ئەتوانین بڵێین بۆتە نوێنەری یەکێک لە ڕێکخراوە جیهانیەکان کە گرنگە و جگە لەمانە پرۆفیسۆر یاریدەدەری دکتۆر یاخود لە زانکۆکان لەگەڵ ئێمە بەشدارە ئەمڕۆ باسە من یەک بیان نەسێنم کە پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر کاروان محەممەدەمین یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری قوتابیان لە زانکۆی هەولێری پزیشکی و دکتۆرا لە تەندروستی کۆمەڵ و زانکۆی شەفێڵد لە بەریتانیا و بەڕێز فاتح ڕەمزی قوتابی زانکۆی هەولێری پزیشکی و هەروەها محەممەد محمود قوتابی زانکۆی هەولێری پزیشکی ئەوش بە هەمان شێوە لەگەڵ ئەم بەیانیە میوانن لێرن دڵخۆشین بەبوونتان هەمیشە سەرکەوتوو بن بەخێر بێن زۆر خۆشحاڵین کاکتۆر بە لە بەڕێستەوە دەست پێ بکەم بەیانیتان باش پێم خۆشە باسێک لە زانکۆکەتان بکەی سەرەتا بەر لە هەر شتێک چونکە هەم بەڕێزت یاریدەری سەرۆکی زانکۆی و هەمیش ئەمانە قوتابی ئێوەن لە کۆلێژی هەولێری پزیشکی باسێک لە زانکۆکەتان بکەن لە کەیەوە هەیە بەگشتی ینی مێژووی زانکۆکەتان چۆن سەرەتا بەیانیتان باش و سپاس بۆ ئەو میوانداریە زانکۆی هەولێری پزیشکی لە ساڵی 2005 دامەزراوە ئەو کات کە دامەزرا خاوەنی 4 کۆلێژ بوو بەڵام لە ساڵی 2012 کۆلێژێکی تریشمان کردەوە کۆلێژەکان بریتین لە پزیشکی گشتی و پزیشکی ددان و دەرمانسازی و پەرستاری و زانستە تەندروستیەکان زانکۆی هەولێری پزیشکی تاکە زانکۆی پزیشکیە لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراق کە بەس کۆلێژە پزیشکیەکان و کۆلێژە زانستەکان لە خۆی بگرێ ئەوەش تایبەتمەندێکی داوە هەم بە زانکۆکەمان و هەم بە کوردستانش توانیمانە ئەوە لە خۆمان کۆبکەینەوە ئەو زانکۆیە هەڵبەتە لە کاتی دامەزرانیەوە زانکۆی هەولێری پزیشکی بە بەردەوام هەوڵی داوە کە ئاستی پزیشکی و ئاستی زانستی بەرەو پێشەوە بەرێ و بە تایبەت لە هەرێمی کوردستان بۆ یەش ڕێژەی دەرچوانی ساڵ بە ساڵ بەرەو زیاد بوون دەڕوا و لە هەمان کاتا خواستی قوتابیانش لە سەرجەم شارەکانی کوردستانەوە ساڵ بە ساڵ بەرەو زیاد بوون نەڕوا نمونەی هەرە تازەشیان ئەو 2 ساڵی ڕابردووە کە ئێمە ساڵانە پلانێکی خۆمان هەیە کە توانامان هەیە ئەوە نە قوتابی وەربگرین بەڵام بزەبت دۆبڵی ئەو قوتابیانەمان بۆ دێ ڕێک دوو جار و خەڵکێکی زۆرش لێمان چۆنەڵی دڵی ئارانجەیە کە شوێنی نامێنێ وەربگیرێ بۆیە یعنی ساڵ بە ساڵ ئاست خواستی خەڵک زیاترە لەسەر ئەو زانکۆیە لە پاڵاوە زانکۆی هەولێری پزیشکی خاوەنی سنتەری توێژینەوەی پزیشکی خۆیشی ڕۆڵی زانکۆ لە ناو کۆمەڵگا لە ئێستاە زۆر بووە و لە بزات لە سەردەمی کۆرۆنایە زۆر ڕۆڵێکی بەرچاوی هەبوو چکە زۆربەی دکتۆرە بە ناوبانگەکانمان لە سەردەمی کۆرۆنایە لە ئامادەباشیە بوون و لە هەوڵی ئەوەیە بوون کە یارمەتی خەڵک بدەن لە ناو خەستەخانەکان و لە پاڵەوانشەوە قوتابیانی خۆشەویستمان بەبەردەوام بە ڤۆڵەنتیر ئیشیان نەکرد لە کاتی خەستەخانەکانە و ستافەکانمان دەورێکی یعنی زۆر چۆنڵی مەهامێکی گەورەی بەدەستەوە بووە هەم بۆ پێگەیاندنی قوتابیان و هەمان کاتشایە هەم بۆ پێگەیاندنی ئەو نەوەنە زۆر چاکە با بچینە لای قوتابیەکان کە ئەو هەموو ماندووبوونە لەگەڵ قوتابیەکان ئەکەن و هەموو گلێشتان دێتە سەر هەڵبەت زانکۆیەکی زۆر ئاست بەرزە و ئەو قوتابیانە شوەردەگرێت کە ئاستێکی باشیان هەیە بۆ نمونە ئێستا لە با بڵێن کاک فاتح ڕەمزیەوە دەست پێ بکەم لە پرسیارەکانم چونکە بەڕێزیان ئێستا سکرتێری یاخود بە سکرتێری با بڵێن گشتی یەکێتی قوتابیانی جیهانی بۆ ڕەوشت و پرۆفشناڵیزمی پزیشکی هەڵبژێردراوە جا باسی ئەمە بۆ کە ئەم ناونیشانە بەو شێوەیە ئەم کار لەژێر ئەم ناونیشانە چ کارێک ئەنجامەدەی ئەم سکرتێربوونە چه سوودێکی هەیە بۆ زانکۆکە بۆ قوتابیانی هەرێمی کوردستان بۆ کوردستان بەگشتیش بەنای خۆی گەورە میهرەبان سەرتا زۆر سوپاسی جەنابتان دەکەین بۆ دەرفەتە طبعاً شتێک هەیە پێش باسی ڕەوشی پزیشکی بکەین تێرمێکی فراوانتر هەیە وشێکی فراوانتر وش ڕەوشی زیندەیە چەند لەوانەیە وشەکە هەندێک نامەوە بێ بۆ هەندێک خەڵکی بەڵام ینی ئەگەر تەرجمەی حرفی وشەی بایۆئیتیکس بکەین لە ئینگلیزی واتە ڕەوشی زیندەیی کە تایبەتە بە زانستی لێکۆڵینەوە خوێندنی مۆڕاڵی زانستە زیندەییەکان واتە هەم ئەو زانستانی کە کا لەگەڵ زیندوان دەکەن لە ژینگەوە زانستی ڕوەکزانی ئاژەڵزانی هەتا مرۆڤناسی و زانستی پزیشکیش لەبەر ئەوەی ئەو زانستانە کە کار لەگەڵ ئەو
مەخلوقاتانە دەکەن دائیمەن پرسیاری ئەخلاقی دروست دەبن پرسیار دروست دەبن کە پەیوەندیان بەلایەنە مۆڕاڵیەکان هەیە ئەوە گرنگێکی زۆری هەیە بەتایبەتی لە دوای زەنجی دووەمی جیهانیەوە لە ناویشیاندا ڕەوشتی پزیشکی واتە ئاشناکردنی خەڵکی بە جومگەکانی تری زانستی پزیشکی کە پەیوەندی هەیە بە کولتور پەیوەندی هەیە بە ئاین بە فەلسەفە بە دابوونەریت بە تێگەیشتنی خەڵکی بۆ بابەتەکان لەبەڵێ هەروەکو دەزانین کە ئێستاش لە هەموو جیهاندا یعنی دەتایم بڵین هەتا حدێک بۆشایەکێ لە بنێوان نەخۆشان و پزیشکان زاری وهەیە گلەیی دەکەی لە سێکتەری تەندروستی چونکە کارکردن لە سێکتەری تەندروستی ئاسانیە خوێنی ڕەوشت و مۆڕاڵی پزیشکی سوودی زۆریە هەم بۆ کۆمەڵگە هەم بۆ پزیشکان هەم پزیشکان بۆی خۆیان بپارێزن ڕووی یاساییەوە هەم نەخۆشانی زیاتر ئاشنا بە مافەکانی خۆیان کاک محەممەد بەڕێزت کار لەسەر پرۆژەیەک دەکەی پرۆژەی مێپی وایە ئەم پرۆژەیەمان بۆشی بکەوە بۆمان ڕوومکەوە بۆی لای بینەران ڕوون بێ ئەم پرۆژەیە بۆچی کار دەکات و ئامانج لەم پرۆژەیە لەم خزمەتکردنە چییە؟ سەرەتا بەنای خۆی گەورە میهرەبان زۆر سپاسانەکەین لە بۆ پێدانی ئەو دەرفەتە مێپی یەکێکە لە پرۆگرامەکانی کونسڵخانی ئەمریکا کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا پشتگیریە کات و پاڵپشتیدارایی پرۆگرامەکە یەکاتن چەند پرۆگرامێکی تکەش هەیە بەڵام مێپی یەکێکە لەو پرۆگرامانەی کە تەنها لەسەر ئاستی وڵات نییە لەسەر ئاستی میدڵ ئێستا لەسەر ئاستی شەرق ئەوسەتە جیاوازی مێپی لەگەڵ پرۆگرامەکانی ئەوێ مێپی تەنها لەسەر عراق ئیش ناکاتن ئیش لەسەر وڵاتەکانی دیکە شکات و 15 وڵات پێکەوە بەشدار بووین لە هەر وڵاتێک 4 قوتابی پێکەوە بەشدار بووین ئامانجی مێپی ئەوەیە لە هەر وڵاتێک کۆمەڵە قوتابیەک هەڵبژێریتن کە ئەو کۆمەڵە قوتابیانە خاوەنی سیڤیەکی باشن یان خاوەنی پێشهاتێکی باشن لە ڕووی ئیشکردنەوە خاوەنی ئەزمونێکی باشن بەشداری ئەو پرۆگرامەکەن لە ئەمریکا چەند کۆرسەکان لە بۆ ئەکرێتەوە کە کۆرسەکە لیدەرشیپ و پرزنتیشن سکیل ینی قیادە ئەو شتانە ئەگریتەوە و هەروەها لەوێ ئیش لەسەر پرۆگرامەکەکەین کە ئەو پرۆگرامەکەبی لە خزمەتی کۆمەلگادا بەکاربێنە کە تەنها لە خزمەتی تاکبیتن ئەوجا لە ماوەی ئەو 28 ڕۆژێک کە لێ ماینەوە بە وردی ئیشمان لەسەر ئەوەی کردکەوە کو بتوانین توانا و ینی خۆمان بەرەو پێش ببین لە ڕووی سەرکردایەتیکردن لە هەموو ئەوشتانی کە دێتە بندەستمان و هەروەها پەرە بۆ پرۆژەیە بدەین کە ئیشی لەسەرەکەینە تا باشتر بتوانین خزمەتی کۆمەلگای پێ بکەین یاخود کۆمەلگای خۆمان بەرەو پێشتر ببین. زۆر چاکەم دکتۆر قوتابیەکانتان جێگەی شانازین ئەم شانازیکردنە هەمیشە ئەبێ پاڵ پشتێک هەبێ بۆ یەکە بە بەردەوام لە شانازیکردن بین پێیان چوونە لووتکە ڕەنگە بڵین ئاسان بێت هەرچەند قورسی خۆی هەیە بەڵام مانەوە لە لووتکە زۆر گرنگە چی ئەکەن بۆ ئەوەی کە قوتابەکانتان لە لووتکە بمێننەوە لە پاڵ پشتیە زانستیەکان لە کاتی لێکۆڵینەوەکان لە کاتێکە ئەبینینێکێکیان ئەبێتە سکرتێری جیهانی بۆ ئەو با بڵین ڕەوشتی پزیشکیە یەکێکی دیکەیان دەبینی پرۆژەیەکی هەیە بە ناوی مێپی چۆن پاڵپشتیانەکان چۆن دەتوانن بیان هێڵنەوە لە لووتکە بمێننەوە بەدڵنیایی جوانت چۆنڵی وەسف کرد گەشتن زۆر ئەوە نیە بەڵاممانەوە چاڵنجینگە با بڵێن بالفعل ئێمە وەکو سەرۆکایەتی زانکۆ وەکو ئامادەی کۆلێژەکان بە بەردەوام لە هەوڵی پاڵپشتی قوتابیانە بووینە بۆ ئەوەی بزانین کە ئەو شتانی کە پێویستە کە بیان هێڵەتەوە لە لووتکە یاخود ئەو شتانی کە پێویستە کە بە بەردەوام لە چاڵنجا بن لەگە زانکۆکانی ترە فۆکسکەینە سەر ئەو نقطانە یەکێک لەو نقطانەی کە ئێستا ئەوە وائیشی لەسەرەکەین هاوینان یعنی دامان ناو تەرکیزمان کردوتە سەر جیهان کە چنەوە کۆرسێکە ڕواتە ڕێوە چ شتێک باوی هەیە چنەوە چالاکیەک پێویستە هەر بۆیش بەم دوو مانگەی هاوینەکە پشووی هاوینە بەڵام ئێمە وەکو سەرۆکاتی زانکۆ و دەواممان بەردەوامە چەند جار کۆبوونەوەمان لەگەڵیان سازداوە بۆ ئامادەکاری چیان هەیە چ پێویستیان هەیە لە چ شوێنێک شتی نوێگەری هەیە چۆن بتوانین چۆنڵی ئەپڕۆچی ئەو شتانە بکەین ئەوە یەکێک لەو خاڵانەیە کە بە بەردەوام خۆیان واقعی بین ئەو قوتابیانی کە دێنە زانکۆی هەولێری پزیشکی ئەتوانم بڵێم لە ئایکیوە تۆپن ئەوە یعنی ئایکیویەکی بەرزیان هەیە و زانکۆی هەولێری پزیشکی بۆتە ئەوەی کە باوەش لە بەشێکی زۆری تۆپ ئایکیوی کوردستان بدا یعنی زۆربەی ئەتوانم بڵێم بەشێکی زۆری ئەو گەنجانی کە ئایکیویان بەرزە لە زانکۆی هەولێری پزیشکی کۆ ئەبنەوە ئەوەش وایان لە ئەکە کە دائیمەن لە بینی خۆیانە هەوڵ بدەن یەکتر تەشجیع بکەن و بە سەپۆرتی سەرۆکایەتی زانکۆ کە بتوانین دەرفەتی زیاتیان بۆ بکەین و بیانگەنین و خاڵێکی ترش لە پاڵ ئەوەی کە چۆن توانیمان یارمەتی قوتابیان بدەین
یەکێک لەو خاڵانە کە تۆ دائیمەن واد لە ئەکا زانکۆ لە لوتکە و بمێنێتەوە ئەوەیە ئەپدەیتکردنی پرۆگرامی خوێندن. طبعاً پرۆگرامی خوێندن ڕۆژ بە ڕۆژ لە ئەپدەیتکردنە نە لە لای ئێمە لە جیهاندایە، چونکە ئەو ئەپدەیتکردنی پرۆگرامی و سیستمی خوێندن بە پێی خواستی کۆمەلگا ئەبێ. یعنی ئێستەی ئەو پرۆگرامی کە ئێمە دین فەرقی لەگەڵەوەی 20 ساڵی پێشتری کۆلێژی پزیشکی کولەکانی ترمان بۆ دڵنیاشتانەکەمەوە لە 20 ساڵی داهاتووشە پرۆگرامی خوێندن بەبەردەوام ئەگۆڕدرێ. هەر بۆیەش ئێمە ساڵانە یعنی ئەو چانسەمان داوەتە کۆلێژەکان تا 100 بۆیان هەیە ئەپدەیتی پرۆگرامی خوێندنەکەیان بکەن بە پێی ئەو خواستەی کە لە کۆمەلگایە هەیە. چکە بڵیت نەڵی لەگەڵ تەکنەلۆژیایە بێ بڕۆین لەگەڵ پێشکەوتنە ئەبێ بڕۆین و بۆیە ئەبێ هەم مێشکی قوتابیەکان و هەمش ئاستی زانستیان بە شێوازێک وا لێ بکەین وەکو باس کرا هەم لە لوتکە بمێننەوە و لە هەمان کاتشایە بەو شێوازە بێ کە کۆمەلگا پێویستی پێێتی. فەوە ئەو دوو خاڵە زۆر تەرکیزمان کرۆتە سەری. دەست خۆش دکتۆر کاک فاتح، قوتابیانی کوردستان هەم با بڵێن هاوکۆلەکانی خۆت هەم قوتابیانی دیکە لە کۆلێژەکانی دیکەی زانکۆکانی دوهۆک و سلێمانی و هەموو زانکۆکانی کوردستان بگومان باز لە زانکۆ پزیشکەکان دەکەم دەتوانن ببنە ئەندام لەو ڕێکخراوی کە بەڕێزت تێیدا کار دەکەی یان بوون بە ئەندام چۆنە بەگشتی لەم ڕێکخراوە؟ بێگومان هەمویان دەرفەتیان بۆ ڕخساوە بۆی ببن بە ئەندام و خۆشم بە جددیکی هارم زۆر لەسەرەوە کردووە کە ئێستا وەکو سکرتێری گشتی یەکێتی قوتابیانی جیهانی بۆ ڕۆژی پزیشکی دەست بەکارتوان لە مانجی 2021 دەست بەکارم. ئەو یەکیتە خۆی بارگەی سەرەکی دەکەوێتە وڵاتی ئوسترالیا لە شاری مێلبۆرن ساڵی 2001 دامەزراوە لە ئەنجامی واژووکننی ڕێککەوتنێک لە نێوان یونسکۆ و زانکۆی حیفا و ئێستاش دوو بارگەی سەرەکی هەیە چیان لە ئوسترالیا چیان لە پورتوگال و زیاتر لە 230 نوێنەرایەتی هەیە لە سانسەری وڵاتانی جیهاندا کە یعنی حتا پەیوەندیان هەیە لەگە WHO لەگە WMA ئەو ڕێکخراوە معتەبەرە جیهانیانە. فلەسەر ئاسی هەرێمی کوردستانیش هەتا ئێستا ئەمە نزیکەی 20 قوتابیمان هەبووە کە خۆشبەختانە توانی وتیان کۆرسی 6 مانگی لەو ڕێکخراوە تەواو بکەن ببنە سەفیری ڕەوشی پزیشکی لە زانکۆکانی خۆیان زۆر بەشیان لە زانکۆی هەولێری پزیشکی بووە و بە شانازی و دەتوانم بڵێم یەکەم یەکەی ئاکادمی بۆ ڕەوشی پزیشکی کە سەر بۆ یەکەیتی جیهانی بوو لە زانکۆی هەولێری پزیشکی کراوە مانجی 2020 و ئەمەش لە هەوڵەکانمان بەردەوامین کە ئەو تۆڕە فراوانترکەین بۆ زانکۆکانی تری کوردستانیش. زۆر چاکە. کاک محەممەد کاتێکە کاک ڕەمزی قسەی کرد کاک فاتح ڕەمزی قسەی کرد وتی ئەم با بڵێن کارەکەی ئەوانەوەیە کە زانستی زیندەوەری تر هەموو زیندەوەرەکانە گرێتەوە ئەوەی پەیوەست بێ بە زیندەوەرەکانەوە هەناسە بدا جوڵەی هەبێت ئەچێتە ناو ئەم چۆنەڵێ ئەم زانستەوە بێ ڕەوشتی لەگەڵا بەکاربێنێت. یەکێک لەو زیندەوەرە گرنگانەی کە سی گۆی زەویە سەوزاییەکانە چاندنی سەوزایە پرۆگرامەکەی ئێوەش پەیوەستە بە چاندنی سەوزایی و زیادکردنی خزمەتگوزاری چاندنی سەوزایی. چۆن ئەم پرۆژەیە جێبەجێ ئەکرێت تا گۆی زەوی تەندروستتر بێت ئێمە تەندروستتر ئەژین. تەندروستی گۆی زەویش بەسراوەتە بۆ کەش و هەوایی کە ئێستا هەیە. چی کراوە بووە پرۆگرامەکەتان باسی چیەکە لەو بوارەوە؟ بەخۆی مێپی ناوی پرۆگرامەکەی باش ئەمە بەشداری پرۆگرامی مێپیمان کردیە باش بەڵام پرۆژەکە جیاوازە لە مێپی ئەو پرۆگرامی کە بەشداریمان کردیە لەوێ بە خۆت یەکە لە شتانێکە هەڵەبژێری بە خۆت پرۆژەیەک هەڵەبژێری ئیشی لەسەرەکەی و لەوێش دوو دکتۆری زانکۆیەکە کە پێشەکی ئەمە کە چوینە ینی ئەم پرۆژەی خۆت هەڵبژاردە و بیرۆکەی خۆت بۆ لەناو ئەوانەیە بە نمونە هەڵبژێراوە و بە باشترین بەڵێ باش کە چوینە وێندەرەکە لە زانکۆی جۆرجتاون بانگەشتنامەمان لە بۆ هات لە زانکۆی جۆرجتاون ماینەوە زانکۆی جۆرجتاون ڕانکی 22 ئەمریکا و 324 عالەمیە یەکەکە لە هەر زانکۆ گەورە و معتەبەرەکانی جیهان و زانکۆیەکی زۆر بەخۆتە ئەوجا لەوێ کە بەشداریمان کردیە دوو دکتۆر وە سێ نوێنەری خۆیان بە بەردامی لەگەڵیان بووینە لە هەر پرۆژێک کە بمانە ئیشی لەسەر بکەین ئەو پرۆژێک کە ئەمن بە خۆم هەڵەمژار پێم باشترین و کە زیادکردنی دارچاندن و سەوزای هەڵبژێریت. باش ئەمە چۆن جێبەجێیەکەن؟ زۆر چاکە لە بۆ جێبەجێکردنەکەی چەند پلانێکمان هەیە پێشەچی دوو سپۆنسەرمان هەیە کە تاواکویا کارمان بن یەکەمینیان ڕێکخراوی هەسارە کە ڕێکخراوی هەسار لە سلێمانی و لە هەولێر جیان هەیە و تەنها تایبەتە بە زیادکردنی چاندنی دار و سەوزایی و پێش سەفەرەکە و دوای سەفەرەکەش لەگەڵیان دانیشتینە قسەمان لەسەری کردیە بیرۆکەکی تەواو نوێمان هەیە بیرۆکەکی تەواو جیاوازە کە تا ئێستا لە عێراقش جێبەجێ نەکرانە تەنها لە کوردستان پرۆژەکە ئیش لەسەرەوەی کاتم کەوا بتوانین دار لە بۆ هەموو خەڵکی عوام دابین بکەین
کە بە خۆیان بیانێ بیتێن بە فکرێکی زۆر جیاواز نوێ کە هەتا ئێستا نەکرایە و تەواوی پرۆسەکەی تەواوی شتەکەی بە ماوەی کەم ئینشاءڵڵا لە بۆ هەموو خەڵکدا ئەنرێ ئێستاوە ئیش لەسەرەکرێتن و ئەو شتانێکەوە هەتاوەکو ئێستا کرایە لەوێن دەرێکە چەندەها ئیشمان لەسەری کردیە ئەو پرۆژەکە لە سەرتاوە دانرایە گۆڕانکاری بەسەرداهاتیە لە سەرتاوە بە هاوکاریوان زۆر بەرەو پێش بدرا ئێستا گەیشتە قۆناغێک ئەگەر جێبەجێ بکرێتن بە دڵنیاییەوە گۆڕانکاریەکی زۆر لە ژینگی کوردستان و عێراقیش دروست دەکات. زۆر هەیەجانم هەیە ئەو پرۆژەی جێبەجێ بکرێمەش یەکێک لەوانە بم کە لەو دارە ئینشاءڵڵا زۆر جێبەجێ ئەکرێتن تقریبا 2 ڕۆژ پێش ئێستا لەگەر هەسا کۆبوونەوەمان کردیە باسی هەموو پرۆژەکەمان کردیە بەو زوانە زیاتر جێبەجێ یەکەین و بە دڵنیاییەوە لەگەڵ سەرۆکاتی زانکۆش قسەکەین و سەرۆکاتی زانکۆش هاوکارێک ئەبیتن لەگەڵمان. ئێستا خەمت دەبێت لێرەوە گرنتی لە سەرۆکاتی زانکۆ بۆتان وەرەگری لێرە قسەی لێ وەرەگری تر ئەو لاولای نییە ئینشاءڵڵا بە زووی جێبەجێ ئەکرێتن و پرۆژەکە بیتن کەوا کار ئاسانی لە بۆ هەموو خەڵکی ئەکاتن کەوا بتوانن دارچانی بکەن لە هەموو جەیەک کە ئەیانەوێتن نەک تەنیا لە پارکەکان و لە قەراغی جادە ئەو زیانە ئەوجا ئینشاءڵڵا بەو زوانە ئەکەوتە دوباری جێبەجێکردن ئێستاوا ئیشی وردی لەسەر ئەکرێت. زۆر باشە دکتۆر کاروان بێگومان ئامانجی هەموو زانکۆیەکە باشترین قوتابیەکانی هەبێ و باشترین زانست پێشکەش بکە دەرچوانی لە شوێنی زۆر باش بن و نمونەی جوان بن هاوشێوەی کاک محەممەد و کاک فاتح ینی دوو گەنجی سەرکەوت و ماشاءڵڵا دوو گەنجی ڕۆشنبیر لە پاڵ ئەوەی کە زانستیان پێەیە هەردووچیان لە یەک بوار بەڵام بە دوو شێوازی جیاواز کار دەکەن ینی ئاسی ڕۆشنبیریشیان بەرزە ئەمە جێگای دڵخۆشیە بەڕاستی ئێوە وەکو زانکۆ چۆن هەوڵ دەدەن بتوانن نمونەی کاک محەممەد و کاک فاتح زۆر بکەن. طبعا کاک محەممەد و کاک فاتح دوو نمونەن لەو 4000 قوتابیەی کە لە زانکۆی هەولێری پزیشکی هەیە چکە ئێمە خاوەنی 4000 لە ئێستاە هەر یەکێک لەوانە خۆی تایبەتمەندیەکی خۆی هەیە و هەوڵمان داوە من بە بەردەوام وەکو یاردەری سەرۆکی زانکۆ بە بەردەوام لە کۆبنەوەدام لەگەڵیانە هەوڵم داوە هەرچ بەهرەیەک هەیە لە ناو قوتابیان بێنە پێشەوە و نمونەی خۆشیان ئاگادارن لەم هاوینەدا چەندین کۆبوونەوەمان کردووە سەبارەت چ بەهرەیەکی ئەیانوێ پەری پێ بدەن مەجموعەیە پزیشکێکمان هەیە وێنە کێشن ینی بۆ ئەو لە گروپمان بۆیان داناوە مجموعەیەکمان هەیە میوزیک ژەنن مجموعەیەکمان هەیە لە مەسائلی ئایتیە و لە دیزاین گرافیک و لەوانە زۆر زۆر بەتوانن لە پاڵ ئیشەکەی خۆیانەوە فئێمە وەکو کاروباری قوتابیان گروپمان بۆیان دروست کردووە هەر کەسێک ئەوێ لە چوب لە بوارەکەی خۆیان پەرە بە خۆی بدە ئێمە گروپێکمان بۆیان کۆرە لە بینی هەر پێنج کولیەکان ئەتوانن وەکو گروپێکەوە ئیش بکەن و هەرچی دەعمێکی مادی و سەپۆرتیان ئەوێ سەرۆکاتی زانکۆ بۆیان دابینەکە یعنی نمونەی هەرە بچووکی وا پرۆژێکمان بەدەستەوەیە وێنەکردن لە ناو دیوارەکانی زانکۆ کە هەموو پێداویستەکانیان بۆ دابین کراوە هەموو بە پێیان هەرچێک پێویستە بۆ وێنەکردن بۆیان دابین کراوە قوتابیان بەس ئەوەندە لە سەریانە بێن ئیشەکانی ئەم بکەن و ئەوە فهەوڵمان داوە هەرچ بەهرەیەکیان لە ناوە هەیە ئێمە بتوانین ئیسفادەیە لێ بکەین چکە واقعی بین خاوەن بەهرەی زۆر زۆر بەتوانایەتیایە یعنی جاری وایە دێن لە کۆبوونەوەشتی وات لەگەڵا باسەکەن ئینگلیزەکە لێ واو ینی سەر سوڕەمێنەیە کە لەو توانێت بەڵام ئەوە لە تاچی کووردا شتێکی تازە نییە تاچی کورد بە بەردەوام لە نوێگەریایە و مێشکی تاکی کورد بە بەردەوام شتی تازەی تایە بەڵام پێویستیمان بەوە هەیە کە ڕێگەیان بۆ خۆشکەین و یارمەتی دەریان بین و گوێیان لێ بگرین ئەگینا هەموو کەسێک لە دوو بەشی لای مێشک دەردێ بەشی ڕاست و بەشی چەپ بەکاری بێنێ ئەبێتە فانکشنەکانی بەکاربێنێ بە ئاستێکی زۆر بەرزەڕوە و من بە حکومەی ئەوەنە ساڵە لە دەرەوە بمەوە کە لەگەڵ قوتابیانی هەموو جیهان شتێک هەڵاو بوومە و دەرسم پێیان داوەتەوە بینیومە فەرقێکەیە لە بینی تاچی کورد لەگەڵ ئەوانەی ترایە بۆیش یعنی ئەوانە نمونن لە ناو گروپەکانی ترایە زۆر چاکە جا دکتۆر لەگەڵیان هاوکاری تەواو ئەکەن چکە کاک محەممەد ئاماژەی بەوە کرد کە لەگەڵ ئێوەیە بەتەمان قسە بکەن باش ناکەم بۆتان ئیشێکی باش نییە بەجددی دکتۆر دەبینم بەڕاستی هاوکارە بەجددی ویستمەوە بەڵام ینی بەبێ ئەوەی کە بتەوێ گفتی لێ وەربگری خۆی بۆ خۆی هاوکاریکردنی ئەوە پاڵپشتیکردنی ئێوە هاوکاربوونی لەگەڵتانە لە بەرنمەکەی و ئامادەبوونی ساپۆرتێکی معنەوی زۆر تەواوە جگەلەوەی کە بە شێوازێکی دیکە لە زانکۆ ساپۆرتی ئێوەکەن و پشگیریتانەکەن باشە کاک فاتح ئەم یەکێتیە با بەمەلای تۆ پرسیارەکەم سەبارەت بە یەکێتیەکە بێت
لە مێلبۆرنی ئوسترالیایە وایە باش لەوەیە چیتان کردو بۆی کە لە عێراقیش هەمان یەکێتی هەبێت چۆن کارتان بۆ کردووە بۆ ئەم بابەتە کە ئەم یەکێتیە لەوێ هەیە زۆر قوتابی دەستی ناگاتە ئەوێ چۆن چی بکەین کە لە کوردستان هەبێت لە عێراق هەبێ بۆی کە ئاسانترین شێوە قوتابیان دەستیان بەو یەکێتیە بگات و بتوانن لەوێەوە زیاتر پەرە بەکارەکانی خۆیان بدەن لە ڕێی پزیشکیەوە هەروکو ئاماژەم پێدا کە بە شانازیەوە یەکەم یەکەی قوتابیان کە سەر بەو یەکێتی هەنێ لە زانکۆی هەولێری پزیشکی دامەزرا لە ساڵی 2022 ساڵ دوایکردنەوەی پرۆگرامەکە ئێستاش ئێمە لە هەوڵێکی بەردەوام دەین کە قوتابیانی تر لە زانکۆکانی تر بەشداری پێ بکەین و یەکەی تریش بکەین و هەر بۆ دوایش یەکەیەکی تر کراوە هە لەسەر ئاسی عێراقیش نەک بڵێم لەسەر ئاسی کوردستانیەوە بۆ دوای یەکەیەکی ترمان کردەوە لە زانکۆی ئەمریکی لە بەغداد بۆ دووەم یەکە لەسەر ئاسی عێراق و بەردەوامیشین هەوڵەکانمان بەردەوامە و هەروها خاڵی دومەش لە ڕێگەی کۆنفرانساتەکان ینی ئێستا مانجی حوت کۆنفرانسێکرا لە کرواتیا لەسەر یاسای پاراستنی مافی نەخۆش یاسا تەندروستیەکان و یاسای هەڵی پزیشکی و هەروها یاسای فەرامۆشکردنی پزیشکی ئەو بابەتە گرنگانە ئەی پرسەکانی جینۆسایدی پزیشکی چییە مەبەستی چیە ئەچێتەنە ئەو بڵێ خۆی جینۆسایدی پزیشکی بابەتێکی فراوانە و بابەتێکی زۆر نوێشە باس لەوە دەکات بەشداریکردنی پزیشکان لە هەڵمەتەکانی جینۆساید بۆ نمونە ئەگەر باسی ڕژێمی پێشووی بەعس بکەین ئەخمەش مەبەستمەوە بچووکە گەلی کورد جۆرەها جینۆسایدی بەسەر هاتوو بزانین چۆن ئەتوانێت ئەمە یارمەتیمان بدات بۆ نمونێ سەر ڕژێمی بەعس لە کاتی دروستکردنی هەڵمەتەکان و لە شاوەکانی ئەنفال و جینۆسایدەوانە بێگومان پزیشکانی بەکارهێنەوە بەڵگەشێ لەسەر ئەوە بۆ نمونە پزیشک هەبووە تەمەنی منداڵی کوردی بەسەر و 18 ساڵ نووسیوە هەتاوەکو یاسی ئەدامکردن بیگرێتەوە کە ئەوە شکاندنی پرەنسیپ و بنەمای پزیشکیە بۆ یەکەم شت ئەو فکرە لە سیەوە سەری هەڵدا لە زەنجی جیهانی دۆم لە هۆڵۆکۆستی جووەکانەوە دەستی پێکرد کە نازیەکان یەکەم زار ئەو بیرۆکان دەست پێکرد و هەموو فکرەیەکی جینۆساید هەموو ڕژێمە دیکتاتۆرەکان پزیشک بەکاردێنن بۆ تاوانکاری و جینۆساید بۆیش ئەو هەوڵانە دەستیان پێک لە دوای زەنجی جیهانی دووەمەوە بۆ ئەوەی تینێکی نوێی پزیشکان دروستکەن کە مۆراڵ و ئەتەکێتیان زۆر بەرز بێت و لەلایەن ئەو ڕژێمە دیکتاتۆرانەوە بەکار نەهێنرێن بۆ پاکتاوکردنی میلەتانی تر و ئێستا ئێمەش کا لەسەر ئەوە دەکەین بە شێوازێک لە شێوازەکان کە جینۆسایدی ملەتی کول ڕۆوە کاری لەسەر بکرێتن و حتا لە ڕووی کۆنفرانساتەکانیشەوە یعنی بەڕاستی ئەوان زۆر معجبن بە هەرێمی کوردستان نووسیتم کە ئەوان لە بۆ ڕوونکەمەوە کە هەرێمی کوردستان و خوار و ناوەڕاستی عێراق نییە واتە ئارامی و ئاسایش هەرێمی کوردستان بە زۆرێکی ترا ئاسی زانستی بە زۆرێکی ترا پێکۆژیان و لێبوردەوی بە زۆرێکی تر ئەوان زۆر سەرسام بوون بەوە و ئێستا کار لەسەرەوە دەکەین کە لە داهاتوودا بتوانین ئەو کۆنفرانسە جیهانیانی کە لە زیاتی لە کرواتیا و لە ئوسترالیا و لە ئەمریکا بکرێت لە داهاتوودا لە هەرێمی کوردستان بکرێت و پێش وایە زۆر نزیکین لەوە لەبەر ئەوەی زۆر ینی سەرسام بووینە بە زۆر دڵخۆشم ئەم بەڕاستی سەرڕای هەموو ئەو نەهامەتی و ئەو کێشە و گرفتانێک کە لە کوردستان هەیە ئەم دنیابینیە ئەم ڕوانینە ئەم ئاستە بەرزە ڕۆشنبیریە لە گەنجانی کوردستان زۆر زۆر دڵخۆشم دەکات بەڕاستی ینی یەک لەو ڕۆژانەی لە بەرنامەکەمان کە دڵخۆشم ئاستی من هەیەجانێکی وام ئاستی بەرزی ئەو قوتابیانە دەبینم کاک محەممەد تۆ چووی بۆ ئەمریکا لە زانکۆی ئەمریکا لەوێ بۆ ماوەی مانگێک لە جۆرجتاون ماوێ وایە قوتابیەکانی ئەوێت بینی تێکەڵاویت لەگەڵیان دروست کرد لە هەمان کاتدا تۆ قوتابی لە زانکۆی هەولێری پزیشکی هاوڕەکانی خۆشت بینیوە بە نەکەمە ڕکابەری بەڵام ئەگەر ململانەیەکی زانستی ئەکادیمی بکەین ئاستی قوتابیانی کوردستان بەراورد بەو قوتابیانی دیکە کە تۆ بینیت چۆن دەبینی ئایا ڕاستی ئەوەندە لە یەک دوورین کە زۆر زار لە کوردستان پێمان وایە هەر شتێک لە ئەمریکا بێ ڕاستی ئێمە نابێ خەونشی پێوە ببینین و ئاستی ئێمە بە هیچ شێوازێک ناگات بە ئاستی ئەوان ئەمە دروستە یان ئەمە حەقیقەتی نیە و ئێمەش دەتوانین لە زۆر شت لەوان باشتر بین پێش ئەوەی بچم و زانکۆیەکەی بین و قوتابیەکانی زانکۆیەکەی بینم هەر بەجددی ئەو هەم فکرە کردەوە کەوا قوتابیەکانی ئەوێ زۆر زۆر ئاسان لە پێشمەیە بەس کە چووم ئەو جیاوازیان دیت کە جیاوازەکەیوان لەگەڵمە چییە جیاوازەکەیوان لەگەڵمە تەکنەلۆژیایە ئەو تەکنەلۆژیایی کە لەوێ هەیە کار ئاسانی لە بۆوان کردی ئەگەر ئەو تەکنەلۆژیایی لەوێ هەبی و لە لایمە هەبی بە دڵنیایی و قوتابیەکانی قوتابی زۆر ئازبەرتری تێدایە ئەوەندەی کەوا لەوێن دەرێکە دیتم قوتابیەکانی وێندەرێکە تەنها ئەو شتێکەوە فۆکسێک خەنە سەر و ینی ئەیانوێت زۆر گرنگی پێ بدەن ئەوەیە کە بەس خوێندنەکەی خۆیان بەباشی بکەن وەر ئەوەندە هەنی ئاستی ڕۆشنبیری لەوێ وەکو ئێرانەکەنی وەکو قوتابیانە ئێرە بەجددی لەوێن دەرێکە قوتابەکان و لۆنم نە پزیشکەکان و ئەو شتانە هەموو ئەو شتێکەوە ئەیانەوێ بیزان و هەموو شتێکیانەوێ زۆر بە ئاسانی خرایتە بەردەمیان
پرسیارە شتانە هەمویان خرايتە بەردەم هەموو شتەیان لە بۆ ڕێکخرا بەس لێرانێکە قوتابیەکانی کوردستان ئەو شتێکەوە ئەیزانن بە عیلمی خۆیان ئەیزانن بەزانست و تێگەیشتن و بە شتەکانی خۆیان ئەیزانن ئێستا لەوێ لەگەر ئەم بەخۆم بە حکمی ئەوەی کەوا تەڵەبەی طبم لەوێن دەرێکە چوین وا کۆبنەوەچمان لەگەر عەمیدی کولێ طبیبان ڕێکخست باسی ئەو شتانەمان لە بۆیان کرد و گوتمان کەوا لە زانکۆیەکەیمە شتەکان ئەو هاوەڕێەوە ئەسی ئەمە هەموو احتیمادمان لەسەر کتاب ئەو شتانەیە و زۆر گرنگی بە ئینتەرنێت و ئەوانە نادەن لە ڕووی کولیەوە شتەکەیان پێسەیری بوو ئەیگوت لە لای مە هەموو شتەکان لە ڕێی تەکنەلۆژیاوە ئەکرێتن هەموو تەڵەبەکان تەنها لە ڕێی مۆبایل و لە ڕێی ئایپادەوە بۆ سنوورداریە هێشتا توانیتانە بۆ بەخۆی لەگەر تەکنۆلۆژیا ڕۆیشتن لەگەر تەکنۆلۆژیاوی شتێکی زۆر زۆر مهمە زۆر پێشکەوت دەکرێت ئەمە ببێتە داواکاریە چیش ینی وەکو دکتۆر وەکو زانکۆ ڕەنگە بێگومان داواکاریەکە هەر کرایە بێگومان خۆشان بیریان لەوە کردوەوە بەس من ئەوەش بڵێم بە دکتۆر فشار دروستکەین زیاتر نەک بۆ دکتۆر نەک بۆ دکتۆر بۆ خوێندنی باڵا بۆی کە لێرە دکتۆر نوێنەراتی هەمویان بکات و لێرە داواکاریەکە بکات دکتۆر ئەڵێ شتێگەنم نمونەی خەرمانێکە من ئەم دوو قوتابیە کە ئەم بەیانیە هاتوون هاوکارم هاکار ئاماژەی پێکرد زۆر دڵخۆشی پێیان ئەبێ و خەرمانی کە هەبێت لە زانکۆ بە شێوەیە بێت چەندە دڵخۆش بکات ئێمە کە لێرە تەنیا بۆ ماوەی چەند خولەکێکە بەیەکەوەین ئەو هەموو شانازیان پێوە ئەکەین ئەمێ بزانم چه هەستێکت هەیە کە لەم مشتەگەنمە لەم خەرمانە ئێوە خەرمانەکەشتان بینیوە زیاتر و زیاتر نمونەی زیاترتان لەلایە ئەو هەستە چییە کە ڕۆڵەکان ئەبینن ڕۆڵەکانی خۆتان ئەبینن کە بەو شێوەیە لە ئاستی زانکۆ جیهانیەکان پرۆگرامیان هەیە با بڵێن سەرکردایەتی ئەو سکرتارێتیا دەکەن کە سکرتایەتێکی زۆر گەورەیە لە جیهانە ئەمێ هەستی خۆتم پێ بڵێ وەکو دوا پرسیاتر پرسیارێکی زانستیوانە نەکەین زۆر باشە بەڕاستی هەستێکە جاری وایە وەسف ناکرێ لە ناو ئیشا هەست بە ماندووبوون ناکەی هەست بە بێزاری ناکەی چونکە ئەبینی کە قوتابیانی خۆت و کە ڕۆڵی ئەو نیشتیمانن بە بەردەوام لەو نوێگەرێ وەک باسییان کرد بە حکمی ئەوەی کە ناتوانین ئەو ئەبدەیتێک کە لە هەموو جیهانە هەیە لای ئێمەشا هەبێ و بەڵام بەو لیمتە کە ئیش لەسەرەکەن بە بەردەوام حەزەکەی پێیان ببەخشی من بە حکمی ئیشی ئیداریمان زۆر قورسە بەڵام ئیشەکانی قوتابیان قەت پشتگوێم نەخسۆ بە بەردەوامش لە کۆبنەوە و لەگەڵیانم بۆیەش هەر گروپێک کە هەر بەهرەمەندێک بێم گروپێکی سۆشیال میدیای واتسئاپیان بۆ دروستەکەم و خۆشمە بمە ئەندامی ناو گروپەکە ئەوە نییە بەڵام ئیشکەن و دوای وەرنەوە ببینن حەزەکەم بە بەردەوام لەگەڵیانە بم پێویستیان چیەوە بۆیەش دەوامی ڕۆژم چۆن لە کاتی خۆما لە زانکۆ هەیە دەوامی شەوانشم هەیە و ژوورێکی تایبەت و هەموو ئیشکار و بە بەردەوامشە تاوازەم ئاخیر نامەش دوێنێ شەو نارمان سەعات 12 دقە بۆ هەر لە کۆنتاکتاوین ئەوە چکا پێت خۆشە ئەوەی لە تواناتە هەیە ئەتەوێ بیبەخشی لەبەرەوەی لە بیرمان نەچێ دەستکەوتی ئەو هەرێمە و ئەو وڵاتە لە کۆتاییە هەر گەنجە ئێمە هەرە بێ بگەڕێنەوە ئیش لەسەر مێشکی گەنج بکەین من لە هەموو کۆبنەوەکانشە لەگەڵیان باسەکەم ئێوە داهاتووی ئەم زانکۆیان و ئێوە شۆژێکتر ئەو زانکۆی ئەبەنەڕێەوە ئەوەی کە ئێمە بتوانین شەڕی لەسەرکەین شەڕی عەقڵە لە ئێستایە ئێستا بێ و چکە دوژمنمان زۆرە بەڵای نوێنەڵی ئێستا بێ و 100 ساڵی تر بێ هەر بێ بگەڕێنەوە بۆی ئیش لەسەر عەقڵی گەنجانمان بکەین مادام گەنجانمان توانای ئەوەیان هەیە کە عەقڵەکان بەکاربێن و کە بەبێ بەو لیمتەکەمەی یعنی ئەو پێداویستیانە ئەوانە پێشکەوتنیان هەیە ئێمە بۆ هەوڵ نەدەین زیاتریان کەین چکە دوو ڕۆژی تر ئەوانە بنە سیلاحێک بۆ ئەم وڵاتە و بۆ داوای حەقی خۆیان بکەن و داوای ئەو خاکە بکەن و هەر چیان بەدەست بگا بۆیە هەست بە هەستێکی خۆشە و حەز بەمان دووبوون ناکەم لە بۆ کاک محەممەد بۆ هەروەها بۆ کاک فاتح ڕەمزی سپاسانەکەین ئەم بەیانیە هەکبەی پرۆگرام هەمیشە هەوڵمانداوە باشترین و جوانترینەکانی تیابێت ئەمڕۆ لە باشترین و جوانترینەکان لە هەکبەی پرۆگرام یەک قوتابی ترمان هەبوو دیاربوو بەهۆی دەوامەوە نەیتوانی ئامادە بێ ئەوش یەکێک بوو لە چالەکەکان قوتابی عومەر کە ئەوش لەسەر ئاستی عێراق سێ کەس هەڵبژێردرا بوو یەکێکە لەوانە ئەو قوتابی ئێمە بوو کە نێردرا بۆ ئەمریکا هەم ئیشکردن لەسەر ئەو بڕیارانەی کە ئەدرێ لە بواری پزیشکیە تا چەندێک ئەوش توانێن بیان یعنی بچێ بۆ ئەوێ و چۆنەڵی بۆ بۆردی ئەو بۆردەی زانکۆی ئەمریکا سیمینارێک پێشکەشکا وەک لێکچەرێک بۆ ئەوان پێشکەشکا یعنی تۆ جار وایە بیرەکەیتەوە قوتابی خۆتە ڕوا سیمینار پێشکەشەکە بۆ خەڵکێکی تر یعنی هەستەکەی ئاستی قوتابی کورد لە چه ئاستێکایە جاربەجار ئێمەمانەوێ لەگەڵ یانە بین لێرە چاو لە ئەمریکا بکەین بەڵام سەرێکی ئەمریکا چاوەکاتە سەر کوردستان چەند کەسێکە نەرێبەوە ئەوش یەکێکە لە داهێنان و بەرنامەی هەیە لە ئایندەیە
کۆرسێک بکاتەوە لە زانکۆی هەولێری پزیشکی بۆ ئەوانەی کە بگەنە ئەو دووپاتکردنەوەی پاڵپشتی و جارێکی دیکەی دکتۆر بە قوتابیان کە ئەم قوتابی بیرهێنانەوە و وەکو پاڵپشتێکی معنەویش بۆ ئەو ئەگە دواتر بەرنامەکە ببینێتەوە زۆر زۆر سپاس دووبارە بۆ زۆر خۆشحاڵ بووین زۆر بەخێر جوان کردین بانیتان کرد لە شادی بۆ ئێمە بە دەستکەوتەکانتان سپاستان دەکەین.